بەناوی خوا ئێوارە و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پڕزانیارەکەی خۆتان چارە لە پەراوێزی دووەمین لوتکەی زانستی شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن لە شاری سلێمانی و لە هۆتێل ڕۆتاناوە لەگەڵتانین بۆ تۆمارکردنی کۆمەڵێک بەرنامە دەربارەی ئەم باسە زانستی کە لەم لوتکە زانستیە بەڕێوەچێت. سەرنجتان بۆ ڕاکێشم کە ئەم لوتکە زانستیە بە هاوکاری و هەماهەنگی نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی، نانەکەلی لە شاری دهۆک و نەخۆشخانەی ئازادی یان سنتەری ئازادی لە شاری دهۆک و لە هەمان کادا کۆمەڵەکانی تەلەسیمیا و هیمۆفیلیا و سنتەری ژینیش و سنتەری ژیانەوەش لە شاری سلێمانی و لە هەموو شارەکانی ترا بەشدارن. ئەم لوتکە زانستیە لە ناو کوردستان و ناوەڕاست و باشووری عێراق و لە دەرەوەی وڵاتیشەوە کۆمەڵێک میوانی بۆ بانگێشت کراوە و تێیدا زیاتر لە 50 بابەتی زانستی پێشکەش دەکرێ و سەرنجتان بۆ ڕاکێشمێکێک لە میوانەکان پسپۆڕی دێرینی نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەی خوێنە کە بەڕێز دکتۆر نەجمەدین خۆشنا و بە سوپاسێکی زۆرەوە لە کات یەگرین و پاش ئێمە پێویست دەکات کە بابەتێکی زانستی پێشکەش بکات. سوپاس بۆ ئامادەبوونە. زۆر سوپاس. دکتۆر نەجمەدین، من لە خزمەت جەناب تابووم پێشتر جگەلەوەی کە جەنابەت وەکو کلینیشیان وەکو پزیشکێکی کلینیکی لە نەخۆشخانەی هیوا کارەکەی لە هەمان کاتە لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانیش مامۆستایت و ئاگام لە بابەت و لە توێژینەوە زانستیەکانت هەیە و لە غیابی خۆشتایەکێک لە برادەرەکانە زۆر باشی وەسفی کردی وتی لەم کۆنفرانسە لە سێ لە دکتۆر نەجمەدین بابەتی زانستی پێشکەشەکات. ماندوو نەبیت و لەش ساغ بێ و سەرکەوتو. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان. سپاس بۆ جەنابەت. پێشتر لەگەڵ دوو هاوڕێی جەنابەت قسەم کرد لە بەرنامەی پێشوە دکتۆر ئەیوب وەک ڕێخەری یان یەکێک لە ئەندامی لیژنەی ڕێخەری کۆنفرانسەکە و دکتۆر هەردی وەک بەڕێوەبەری نەخۆشخانەی نانەکەلی زیاتر لەگەڵ ئەوانە باسی بابەتی ڕێخستن و کارکردن و ئەمانەمان کرد لەگەڵ جەناب تەمێ لەگەڵ بابەتی نەخۆشەکانی خوێن بچینە ناوە. معلومی جەناب تە مامۆستامانی لەو بابەتەیە کە دوو زۆر نەخۆشی خوێنمان هەیە ئەکرێ شێرپەنجەیی و یان ناشێرپەنجەیی بن. جەناب ناو نابیەوەیەکان ئەگەر چی من شێرپەنجە بەوەی نابینم هیچ کاتێک، بەڵام ئەگەر کوردیەکەی ئاواهەیە بە ئاوا بڕوا بەڕێوە. حەزەکەم یەکەم جار لە بێوەیەکان یاخود لە ناشێرپەنجەیەکانەوە دەست پێ بکەین. ئەو بابەتی کەوا کات لوتکێکی زانستی بۆ بگیرێت و بە سەدان پزیشک لە ناوی کوردستان و دەروی کوردستان بەشداری بن کام نەخۆشیەک خوێنانن کە بێوەین. زۆر سپاس دووبارە. ئێمە لەم کۆنفرانسایە باسی کۆمەڵی نەخۆشی خوێنەکەین کە ناومان نەخۆشی شێرپەنجەیەکان واتە ئەو نەخۆشیانی کە هۆکاری دروستبوونیان شێرپەنجەیە کە لە گرێ لیمفاویەکان یاخۆت خانەکانی مۆخی ئێسقان دروست ئەبێت. ئەو نەخۆشیانی کە شێرپەنجەین واتە شێرپەنجەی کتوپڕمانەیە، شێرپەنجەی درێژخایانمانەیە. شێرپەنجە کتوپڕەکان واتە توشبوونی نەخۆشی خانەکانی خوێن لە جۆری خڕۆکەی لیمفۆسایت، ئێڵێڵ و ئەمێڵ و هەروەها شێرپەنجە درێژخایانەکان کە زیاتر لە تەمەنی زۆر ساڵیات لە تەمەنی پیرەکانە ڕۆیات. شێرپەنجە کتوپڕەکان بە زۆری لە مناڵەکانە ڕۆیات. شێرپەنجی گروپێکی ترمانەیە شێرپەنجەی گرێ لیمفاویەکانە، ئەویش دوو جۆری هەیە کە لە جۆری هۆچکن و نەنهۆچکن. کۆمەڵی جۆری شێرپەنجەی ترمانەیە کە بەهۆی زیادبوونی خانەکانی ناومۆخی ئێسقانەوە دروستە بێت کە لەوانە کە خڕۆکەی سووریان زیاکە کە پێڵێن پۆلیسایسیمە ڤێرانی شتریان بەس خڕۆکەی خەپلەکانی خوێنیان زیاکە کە پێڵێن ئسێنشەڵ ترۆمبۆسایسیمیا. جۆرێکی تر مۆخی ئێسقانەکە ئەبێ بە ڕیشاڵ. جۆرێکی تری نەخۆشی شێرپەنجەکان کە ئەمڕۆ باسەکرێت واتە پوکانەوەی مۆخی ئێسقان بەهۆی گەردەپیریەوە. ئەمیش هەر جۆرێکی شێرپەنجە کە پێڵێن مایلۆدیسپلاستیک سندرۆم. کۆمەڵێ شێرپەنجەی تری دەگمەن هەیە کە لەوانەیە لە ساڵێکە چەند کەسێک توش بێت کە ئەمانش ئەمڕۆ باسەکرێت. ئەمە بابەتی یەکەمی کۆنفرانسەکە بوو کە باسی چۆنیەتی دەستنیشانکردن و چارەسەرکردن و چارەسەر تازە بڵێن باوەکان و دەگمەنەکان کە لەسەر ڕووی ئاستی زانستی ئەمڕۆی وڵاتانە هەیە لەم ڕۆیە باسەکرێت. بەشی دووەمی کە بڵێن نەخۆشی خوێنە بێوەیەکان باسەکرێن کە ئەوانی شواتە نەخۆشی کەم خوێنی هۆکاری زۆر یەکێک لەوانە کە لە مۆخی ئێسقانەوە خوێنەکە دروست نابێت بەهۆی کەمی با من ئازێتێکت بەم لە هۆکارەکان دوای بێک و باسییانەکەی. یەک لەم هەیەکی سەریح یەک پێداچوونەوەیشی خێرا بە نەخۆشیە شێرپەنجەییەکان. هەر بۆ من لەگەڵ دکتۆری باباسیەوەمان کرد کە کەسێک پێڵی کەم خوێنی بڕۆ بە نەخۆشخانەی هیوا یەکسەر ژنوێشکێ
وازانێت کە ئیتر هەرچی چوو بۆ هیوا شێرپەنجەیە و ئیتر تەواو ئەخیری دنیا کە خۆی شێرپەنجە ژەرە خێری دنیانیە و معلومی جەناب شێکای جەنابەت بەڵام لەنا شێرپەنجەیەکانە باسی کەم خوێنیەکەن باسی چیترەکەن زۆری خوێن کە نەخۆشی زۆر خوێنی زۆر خوێنی ساکە بابەتێکی زۆر باوە لە ناو گەنجانە بەداخەوە کە ئێڵین بۆی زیادبوونی ڕێژی جگەرە و نێرگەلە و کافەکان کە زۆر خەڵکتیای دانیشێ بەرکەوتنی هەیە لەگەڵ دوان ئۆکسیدی کاربۆنی جگە لەوەش بەهۆی باشبوونی ستایلی ژیانی خەڵکەوە کە گۆشتی سۆر زۆر دڵنیایە و مەچکە لەو کارەکان بیرمە من لە ئێستش دووبارە سەری ڕێز بۆ دکتۆر پرۆفیسۆر دکتۆر نۆر شێخە دانەوێنم کاتی خۆی بەرنامەیەکمان کرد لەوانەیە 6 ساڵ بێ بەر لە ئێستا فەرمووی ئەمریکایەکە لە وڵاتانەی کە گۆشتی سوور زۆر زۆرە خۆن تەنانەت بۆ ژەمی بەیانیانیش بۆ قاوەڵتیش ستێکی گۆشتە خۆن بەڵامیشێک لە توێژینەوەکان کە کردبووی لە شاری سلێمانی خەڵک خوێنی خسترە لەو نمونەی کە وەریگرتە و بەراورد بە یەکێک لە ڕسێرچەکانی کە لە ئەمریکا کراوە کە ئەمەش دووبارە پەیوەندی بە باشتربوونی ستایلی ژیانی خەڵکەوە لە بەرووی کاتۆنە گۆشتی سوور باش جا بە نەخۆشەکان بەگشتی کەم خوێنیمان هەیە بەڵێ هەموو بۆ باس بکەوە سەرچاو کەم خوێنی زۆر خوێنی چی تریشتان هەیە نەخۆشیەکانە خوێنبەربوون خوێنمەین بەڵێ گروپێکی تری نەخۆشە عکسیەکەوە نەم نەخۆشیان خوێنبەربوون و خوێنمەین کە پێڵین کوآگولیشن کلینیک بەڵێ گروپێکی تر لە نەخۆشیەکان کە تایبەتە بە ئامادەکردنی پێکاتەکانی خوێن کە پێڵن بانقی خوێن بەڵێ ئەم گروپەش ینی هە لە ناو زانستی نەخۆشەکانی خوێنایە کە تایبەتە بە ئامادەکردنی پێکاتەکانی خوێن بۆ نەخۆشەکانی توشبووی نەخۆشی خوێن و نەخۆشی شێرپەنجە لەم بابەتەیە بابەتێکی زۆر زۆر گرنگەیە کە لە مەسەلەی گواستنەوەی خوێنەکە معلومی جەنابتە بۆ بینەرەکان شەرحیەکەم بابەتی مەترسی گواستنەوەی نەخۆشی لە نێوان ئەو بەڕێزانی کە پێکاتەکانی خوێنە بۆ ئامادەکرێت چ جای بەشەکانی خوێن بێت تەواوی خوێن بێ یاخود چاندنی مۆخی ئێسک بێ کام بابەتە زۆر پەیوەندیدار بۆ بەڕێزانی کە کار لەسەر نەخۆشیە گوازراوەکانەکەن پاش دکتۆر نەجمەدین لە خزمەت دکتۆرە ڤارین ئابین کە کارەکەی ئەوەیە کە بە پاک و تەمیزی ئەم کارانە ئەنجام بدرێت و ڕێگە بگیرێت لە گواستنەوەی نەخۆشی هەم لە نێوان نەخۆشەکاندا و هەم لە نێوان نەخۆش و ستافەکاندا جەنابی دکتۆر نەجمەدین ئەوەی کە زۆر بە خێرای ئاماژەتان پێدا بەڕێستا لە نەخۆشیە ناشێرپەنجەیەکان یاخود بێوەیەکان وەکویەکەوە ناوتانەکەم خوێنی و زۆر خوێنی خوێنبەربوون و خوێنمەین و ئامادەکردنی خوێن و بانکی خوێن دروستە لە کەم خوێنی مناڵانە ئەوە دوجار لەگەڵ جەماعەتی مناڵانە قساکەم جەناب لە گەورە ساڵانە کارەکەی ئەوەی کە ئێمە ئەیزانین بەشێک لە کەم خوێنی هۆکارەکەی پەیوەندی بە ستایلی خواردنەوە هەیە ستایلی ژیانەوە هەیە بەشێکی پەیوەندی بە دروستکردنی خوێنەوە هەیە لە ناو لەشی مرۆڤە ئەمەی کە لە بەردەستی ئێمایە سیەکانی تایە باشێکی سیەکانمان کە لەبەر مەسەلەی دووکەڵ و خستی خوێن دڵی تایە کە خوێنەکە پەمپەکە وەجگەری تایە ئەتوێت چیترمان پێ بڵێ لەسەر ئەم هەیکەلە عەزمی و دروستبوونی خوێن پرسیارێکی زۆر جوانە کاکتۆر ئێمە خوێن خۆتەزانی لە مۆخی ئەسقانەوە دروستە بێت دروستە ئەگەر لێرە بربڕی پشت لێرە دیار نییە بربڕەکانی حەزەکەی بربڕەکانی پشت سەبەت ئەڵە سوڕێنم من یەک دەقاڵەسمە سەر پێ بۆی کە پیشانی بینەرانی بەم ئەمە ئەی سوڕێنین کەواتە خوێن لە ناو بربڕەکانی پشتا دروستە بێت کە مناڵ تازە لە دایکە بێ خوێن لە هەموو بەشێکی ئەسقانەکانە دروستە بێت لە ئێسقانی کە لەی سەر ئەگەر کاکتۆر ڕوویکەیتەوە ئێسقانی کە لەی سەر سکاڵ دوای ئەو بربڕەکانی پشت ئەمجا دوای ئەوە ئێسقانی حەوس ئێسقانی حەوز لێرەوە دیارە ئەفو وەروەها پەراسۆکان واتە ڕیبس ئەمانە شوێنی دروستبوونی خوێنە لەگەڵ ئێسقانە درێژەکانی ڕان لەگەڵ ئێسقانەکانی درێژی قۆڵ باشە ئەمە ئاکاتە ئەوەی کە تۆ باڵاو لە من بەرزترە خوێنیشە لە من زیاترە لە بەرەوەی کە ئێسقانەکانە درێژترە یەوە ئەتیما دەخاتە سەر وەزنت چەنە بۆ لە سایە هەفتای کێشی خوێن لە سایە 5 بۆ 7 کێشی لەش پێکەهێنێت واتە ئەگەر خۆت 100 کیلۆبی لەوانەیە 7 کیلۆ خوێن بێت و لە سایە هەفتای شلەکانی ناو لەش لە خوێنە کەواتە ئەگەر کەسێک 50 کیلۆ بێت نزیکەی 5 لتر خوێنی تایە ئەگەر 100 کیلۆ بێت دەبڵە بێتەوە هەموو بڵێ خوێن 450 سیسیت نزیکەی بۆ 513 سیسی یعنی ئەگەر دەبێ ئاوی بەتاڵی نازەم لێ ئەو دەبە ئاوم بنێ لە پشتەوە بێ زەحمەت هەر دەبەیەک لەم ئاوانە 450 بۆ 500 میلی لیترە تقریبا بڵێ ئێستا بوتڵەکەمان بۆ حازرەکەن کوڕە بێنە خۆم لەگەکەتان بۆ شارەوە خەمتان بێنە کەواتە ئەگەر کەسێک 50 کیلۆ بێت یعنی ئەگەر کەسێک 50 کیلۆ بێت
چەند بڵی لەمان دەبێ ئاوی 250 دەدانەی وای دەدانیان پێ بەڵێ عفو 5 دانە پێشدانە بەڵێ ئەگەر وتمان 70 کیلۆ بێت تقریبا 70 ضربی تیکە چەندەکات 49 تقریبا دەبڵی بەڵێ کەواتە ئێمە کەڵین بڵی خوێن بەڵێ خوێن لەم شوێنانە دروست دەبێت باش فەرموود لە مۆخی سووری ئێسک لە مۆخی سووری هەموو ئێسکە جیاوازەکە لە دایکە بێ مناڵ بەڵام وردەوردە دوای لە ئێسقانەکان وردەوردە بەرەو شوێنە کۆتایی ئێسقانەکانە ڕوا بڵێن بۆ من ئێستا من و تۆ لە کۆتایی ئێسقانەکانە خوێن دروستەکەین لەگەڵ بڕبڕەکان و لەگەڵ ئێسقانی حەوزە بەڵێ ئەمە شوێنی دروستبوونی خوێنە ئایا ئەو شوێنی کە خوێنەکەی تیا دروست دەبێت هۆکارەکە لەنەوە مۆخی ئێسقانەکە کە خوێن دروست ناکات یاخود هۆکارەکە لە مۆخی ئێسقانە دروستەکە بەڵام ئەم ئەندامە گرنگی لەشی مرۆڤ کە پێڵێن سپڵ بە جوانی لێوا دەرنەکەوتوە ئێستا بۆی دەرەخین ئەمە پێڵێن سپڵ ئەمە هەمانە لێرەوە بە نزیکی بە کلۆس ئەمە لێرە سیەکە لاوەی باشە ئەمە جگەرە ئەمە جگەرە لاوەی بۆی کەڵێن جگەر بخۆن جگەر باشە لەبەری بەشتێکی زۆری ئاسن کە پێکاتەی دروستبوونی هیمۆگلۆبینە لە ناو مۆخی ئێسقانە لە جگەری گیاندارەکانە هەیە ئەگەر گیاندارە بە باشی بەخێوکراوە جگەرەکەی بە سوورۆکراوی بەشاوی زۆر بەسوودە زۆر بەسوودە ئەمە سپڵە کە لە ئێستا ئێستا ئەمە گەدەیە ئەمە گەدە لاوەی باشە ئەمە سپڵە کەواتە ئەگەر لە مۆخی ئێسقانەکە کێشە هەبوو لەو مادە سەرچیانی کە پێویستە بۆ دروستبوونی خوێن وەکو ئاسن باڵێ B12 ڤیتامینی B12 ڤیتامینی فۆلیک ئەسید زینک کەپەر ئەمانە هەمووی مادە و کانزا و ڤیتامینەکان کە پێویستە بۆ دروستبوونی خوێنە لە مۆخی ئێسقانە جاری وایە هیچ کێشەیەک لەوەیان نییە بەڵام لە ناو سپڵەکە ئەچێ ئەو فڕۆکە سوورانەی کە ئەوکو فلتەر وایە کە لە مۆخی ئێسقانە دروستە بن بەڵام نامۆن شکڵیان ناتەواوە یاخۆت پێکهاتە هیمۆگلۆبینەکەیان باش دروست نەکراوە وەکو لە نەخۆشانی تەلەسیمیا کە باسەکرێت سپڵەکە فلتەری ئەکاو ئەیکوژێ بە لە ڕێگەی ماکرۆفەیج و ماکرۆفەیج واتە ئەو خانە خڕۆکە سپیانەی کە تایبەتن بە کوشتنی ئەو مادە زیان بەخشانی کە لەناو لەشان یاخۆت ئەو خانانەی کە بەرگری لە شوازانێ ئەم خانە بێگانن باڵێ کەواتە سپڵ لەو کاتەیە ئاوسێ سپڵیەتە ئێرەوە ئەگەر نەخۆشانی تەلەسیمیا بزانن ئێستا بۆچی سپڵیانە ئاوسێ لەبەر ئەوەی سپڵەکان وەکو فلتەری شەکە ناڵێ ئەو خانانی ئەو خوڕەکە سوورانی کە شکڵیان ناتەواو کە نۆرمەلی پێڵن بایکۆنکیف لە دوو لاوە چاڵە خڕۆکەی سوور بە ئاسانی بەناو مور لە خوێنەکانە ئەڕوا بەڵام کاتێک کە ئەو خڕۆکە سوورە لە نەخۆشێکمانەی خڕۆکە سوورەکان وەکو هەڵماتی لێ پێڵن سفیرۆسایتۆسس نەخۆشێکمانەی خڕۆکە سوورەکان وەکو بامیلێت پێڵن ئیلیپتۆسایتۆسس نەخۆشی ترمانەی خڕۆکان گەورە بن پێڵن شکلی هەڵکەورن پێڵن ئۆڤالۆسایتۆسس کەواتە نەخۆشەکانی خوێن لە سپڵ وەکو فلتەر بەکاریانێنێ نایڵە پیای بڕوا سپڵەکە ئاوسێت ئەڵەن سپڵی ئاوساوە هەنێ نەخۆشیان بەس بەلابردنی سپڵەکە لەوە چێ نەخۆشەکە چارەسەر بێت بە ئالرا ڕادگرم فەرمووت خواردنی جگەر باشە بۆی کە خوێنمان زیاب بکە بۆ کەسانی کە کەم خوێنن کە کەم خوێنی جۆری کەمی ئاسنیان هەیە جۆری کەمی ئاسنیان هەیە بەڵێ ئەی سپڵ بخۆن باشە سپڵیش ئەم پرسیارەش زۆر جار کراوەتەوە سپڵیش ئۆرگانێکە کە فلتەرە لەوانەیە هەنێجار دکتۆرە ڤارین ئەگەر دوای من باسی کات لەوانەیە کۆبوونەوەی هەنێ میکرۆب هەبێت لەوێ کۆبێتەوە بەڵام سپڵیش وەکو فێکاتەکەی خۆی بە دڵنیایە ئەگەر گیاندارەکە طبیعی بێت هیچ نەخۆشیێکی نەبێت سپڵش وەکو چۆن جگەر مادەیەکی زۆری ئاسنتیایە لە سوودەکانی جگەر کەمتر نییە بەڵام جگەر ئۆندە تۆپ خۆشی سەر خۆ باەک بەسەلێ قەت لە خواردووە من بە مناڵی بەڵێ ئەڵەن زۆر ناخۆشە سەبیرم ناتامەکەی چونکە جگەر هەمومان جگەرمان خواردووە بە تایبەتی جگەری سلێمانی زۆر بەناوبانگە وا باشترەڵێم جگەر خۆی باشتر جگەرێک خۆین و تر خەڵک گوناحە وەڵای ئەڵەن سپڵە منە تامی ناخۆشە منە تامی ناخۆشە من لە لیستی ئەو خواردانەی کەم بە نەخۆشەکان باسی سپڵ ناکەم بە زۆر باسی جگەر ئەوە زۆر باشە کەواتە ئێمە کەم خوێنیەکە یان ئەوە تا خۆی مۆخی ئێسک باش دروستی ناکا کە فەرمووت چی و چی یان پشکڵەکەی یانەوە لە ناو تێگەشکێن باش ئەمە بەنسبەت ئەو شتانی کە لە ناو لەشی مرۆڤ ڕۆیە پەیوەندیدار بە کەم خوێنیەوە لە دەرەوەی لەشی مرۆڤ سەرچاوی خواردن مەسەرەن جگەری ئاژەڵ فەرمووت باشە گۆشتی سوور بەڵام پەیوەندیدار بە شێرپەنجەوە جەنابی دکتۆر زیادە ڕەویکردن لە گۆشتی سوورە معلومی جەنابتەکە ئەگەری توشبوونمان بە شێرپەنجەکانی کۆڵۆن و ڕێکە زیاترەکە تا ئەو شوێنی من ئاگدار بووم ئەوترا لە هەفتەیەکە پێویستەکە لە 7 گرام زیاتر گۆشتی سوور نەخۆی کە 7 گرام تقریبا بە قەرسێکی سوورەکە ئەمە ناکە بەڵام لەگەڵەوە شەبێ بارتەقای ئەوە سەوزە بخۆی بۆی کە لە شەبتوانێ هەرسی بکات و دەرهاویشتی پێ ئەنجامدا هیچی تازە هەیە دەربارەی ئەمە
پرسیارێکی زۆر جوانە کاکتۆر لەبەرەوەی گۆشت سەرچاوەیەکی ئەساسیە بۆ مادەی ئاسن و پرۆتینەکانی خوێن ئێمە ناتوانین لە گۆشت دوور بین و ناشتوانین هەر شتێک زیاخۆری تیا بکەی خراپە بە تەندروستی مرۆڤ ئێمە زۆر نەخۆشمان بۆی ڕۆژانە بەتایبەتی ئەوانەی کە بە تەمەنە لەسەر 70 ساڵەوە نەخۆشی دڵ و شەکرە و قەستەڕۆژ هینیان بۆ کراوە شەبکە باڵێنێ بە دانراوە زۆر جار کە دکتۆرەکانی بەڕێز سپۆرەکانی دڵ پێیان گۆشت مەخۆن دوای ئەوە سەرەکەی دوای بەکەم خوێنیەکەوێتەوە زۆر بارەکەی قورسرە لەوەی کە ئەگەر بی خواردایە لەوانەیە زۆر تەسیری نەبووە بۆ نەخۆشەکانی تری بۆیە ئەڵێم ئەبێ گۆشت بخورێت بە تەچیت لەو نەخۆشانەشە بەڵام بە شێوەیەکی دیاریکرا على لەقل هەفتەی جارێک وەکو ئەوی کە بەڕێزت ئاماژەت پێدا 70 گرامەکە بخوا یاخۆ شیشێ یا دوو شیش بخوا لە هەفتەیەکە چەوری نەبێت لەوانەیە زەرری نەبێت بەڵکو سوودیشی هەبێت بۆیە من ئەڵێم گۆشتی سوور یەکێکە لە پێکاتە ئەساسیەکانی خواردنی ڕۆژانی مرۆڤ چکە مرۆڤ خۆتەزانی گۆشت خۆرە لەگەڵیشە ئەبێ متەنەوە بکرێتە فرەچەشن بکرێت لەگەڵ سەوزەیە و بەشێکی کەمی کاربۆهیدرات بێت بەشێکی زۆری بڵین پرۆتین بێت و دوای ئەوە چەوری بێت لپید ئەو دوای بەشێکی کەمیش کاربۆهیدرات کاتە خۆراکەکە تەواو بێت ئەگەر خەڵک لە هەفتەیەکە دوو شیش کەباب بخوا کەبابەکە بە مەحشی بکرێ ئەوەی کە بیبەری تون و پیازی تێکەن لەگەڵ چونکە معلومی جەناب کەباب چۆرەکەی ئەتکێتەوە بەڵام شفتە سوورەکرێتەوە یعنی کەباب جگە لە شفتەی هەورامی ئەوان بە شێوازی شتریکن زۆر سەلامەتە و زۆریش پێویستە بۆ لەشی مرۆڤ تارە هاوڕای من تاوی هاوڕان بەڵام بۆ دوو شش کەبابەکە نەکەین بە دوو شش گۆشتی جوان کە چەوری کەم بێت و تاوان چۆری کەم بۆ ئەو بەڕێزانی کە نەخۆشی دڵیان ئەیکەن بە گۆشتی سوور ئەو چەوریانەی کە ئەن ساچۆرێتی دن ئەماش لە لایەکی ترەوە زەرەرە ئێمە بە ئام کەوشتانی باسمان کرد بۆ کەسانێکی تەواو تەندروستن بەڵام بۆ کەسانی کە نەخۆشی تریانەیە وەکو بۆ منە نەخۆشی گورچیلە زۆر پزیشکە بەڕێزەکانی گورچیلە پێیان دەڵێن نابێت پرۆتین زۆر بخۆی ئەو مادانە شەرتی هەر لە گۆشتە هەبێت بقولێتەکان لەوانەیە پرۆتینی تیاابێ زەرر بکە لە گورچیلەی بۆیە ئەبێ هەموو نەخۆشێکی تایبەت بە ئەندامێک لە ئەندامەکانی جەستە ئەبێ گوێڕاڵی پزیشکی تایبەتی خۆی بێت چکە بۆ زانستی ئێستا هەمووی جیابەتەوە هەمووی سەب سپێشاڵەتیەوەتە تایبەتمەندی تەواوی خۆتەیە من بەس دکتۆری نەخۆشی خوێن و شێرپەنجەکانی خوێنم سپۆرێکی دربەستی دڵە بینێت بۆیە ئەبێ بۆ نەخۆشەکان کە ئاماژە لە گوێ لە قسەکانی ئێماگرن ئەبێ ئاماژەیەکی تەواوبن بە پسپۆری تایبەتی خۆیان کە چارەسەری نەخۆشەکانیان نەکات. دار دەرباری کەم خوێنی ماشەڵە بابەتەکان زۆر نەبێت لە خزمەت جەناب تا دووسێ بەرنامەی تریش بکەینە داهاتووە ئەستازام کاتت کەمە ژنا ئەمە لە خزمەت جەناب تا بین زیاترەوە لە ستۆدیۆ وعد بێ خزمەت دەکەمەوە دووبارە دەرباری کەم خوێنی چا خواردنەوە لە دوای ناخواردن خەڵک تووشی کەم خوێنیەکە بەڵێ ئەم پرسیارەش زۆرەکرێت ئایا ئەو کەسانی کە کەمی ئاسنیان هەیە وا پێویستەکە لەگەڵ ناخواردنەکە یەکسەر ڕاکەن بۆ چاو قاوە ئەڵین نەخێر ئەو کەسانە توان چاو قاوە بخۆن بەڵام لە کاتێکا بیخۆن کە ئەو کاتە کە خواردنیشی بۆ نمونە ژەمێکی پڕ لە ئاسنیان خواردووە با دوو سعات بینی بێ لە بینی نان خواردنەکە و چا خواردنەوەکە قاوە خواردنەوەکە گاپێکی بەرێ بۆشایەکی بەرێ هەبێت بەس تۆ کەنانەکە خواردو یەکسەر چاپ خۆیتەوە ئەو چاوە ئەکات لە ناو گەدەیە نەیەڵێ ئاسنەکە سوودی لێ ببینیت بەڵام لە هەمان کاتە ئەتوانی ئەوەش بکەیت لەگەڵ یاکە نانە پرچێژەکەت خواردە پڕ لە ئاسن شەربەتێکی فرێشی مزرەبەنیەکان کە ڤیتامینسی زۆرتیاواکە جێگای ئەو چا بگرێتەوە لەگەڵ قاوەکەیە کە ئەوان نایڵن ئاسنەکە ئیمتیساز بێت بەڵام ترشەمەنیەکان ئەسیدەکان و ئەکات کە یارمەتی ئەوە بن کە ئاسنەکە بە ئاسانی هەڵبژرێت وەکو پرتەقاڵ و لیمۆ و سندی و نارنج زۆر بە کورتی دەربارەی زۆر خوێنی لە خزمەتە پرسەر عەرزەکەم فەرمووی دووکەڵ جگەرە نێرگەلە ڤەیپ جگەری ئەلکترۆنی تاکو کۆتایەکەی هۆکارێکی باوە خۆشیانی گۆشتی سوور هۆکارێکی باوە بەڵام کەم خوێنی لەوانێ مرۆڤ تووشی سەرێشە بکە تووشی بێتاقەتی بکە بە باشی کار نەکە زۆر خوێنی چ موشکیلەیەکی هەیە زۆر خوێنی باسی نیشانەکانی زۆر خوێنیەکەین دەست بەکەین واتە فشاری ناوبڕەکانی خوێن زیاکە خستەکەی زیاکات کەواتە تووشی سەرێشابی بەرچاوت لێڵە بێت وهروە دایمە هەستەکەی خەواڵووی کە ئەچتە حەمامیتە دەرەخۆتە شوی لەشتە خوێ دایمەن هەستەکەی لە ڕۆژەکە تا ئێوارە بێتاقەتی ئەڵی کۆڵی کێشاوە سەرمە لە قورسە بێت ئەمانی نیشانەکانی خوێن زۆرین بەس ئایا هەر کەسێک خوێنی زۆر بێ نەخۆشە نەخێر ئەبێ ئەمە جیاکەینەوە ئەو کەسێک کە خوێنی زۆرە لەوانەیە هۆکاری لاواچەکان لە سایەوە پێنجی هۆکاری لاواچەکان لە سای پێنجی هۆکارە شێرپەنجەکانە کە ئەمڕۆ کۆنفرانسەکەمان بەشێکی تایبەتی بۆ تەرخان کردووە کەواتە نابێت خەڵک ترسێکە خوێنی زۆر بێت بەڵام خوێن زۆری هۆکاری هەیە یەکێ لە هۆکارەکان کە بیدایەتی بەرنامەکە مداخەلەم کردی ببوورە فەرمووتکە بەمەسمەن بەرزی ئاستی
سلێمانی لە ئاستی ڕووی دەریاوە ئێمە تقریبان 600 فیت یاخود مەتر متأكد نیم لە ئاستی ڕووی دەریاوە بەرزین کەواتە تا ئاستی ڕووی دەریا بەرزتر بین هایپۆکسیا ڕۆیات واتە کەمی ئۆکسیژن ڕۆیات کە کەمی ئۆکسیژن ڕۆیە بۆی خەڵکی سلێمانیەوەی سوورسپی و فەرقیە لەگەڵ خەڵکێکتر کە لە باشووری عێراق ئاژی ئێمە خوێنمان زیاترە لە چاو خەڵکی ئەوان ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە پێڵێن ئالتیتیود های ئالتیتیود واتە بەرزی لە ئاستی ڕووی دەریاوە خاڵی دووەمیان گۆشتخۆری گۆشتی سوور خاڵی سێمیان ئەبێت هۆکارە لاوەچەکان ئینڤایرمنتەڵەکان بۆ نمونە تۆ ئەچی لە کافتریاکە دانیشی زۆری دوانۆکسیدی کاربۆن جگەرە ئەم جەماعەتی ڤیپ و ئەم شتانی کە تازە دۆزراوەتەوە ئێمە مانگی 4 توێژینەوەکمان کردووە کە ئەڵێ خوێندکارەکانی زانکۆ کە گەنجن زۆر ئەکسپۆژەرەکان بۆ ڤیپ زۆربیان خوێنیان زۆرە بۆ ئەزان کاتی بەرنامەکەت کەمە بەڵام بە کورتی لەسەر خوێن زۆری ئەو کەسانی کە خوێنیان زۆر بێت هۆکارە لاواچەکان زۆرترە لە هۆکارە نەخۆشەی جەستەیەکان مەسەلەی خوێن زۆری خستبوونەوەی خوێن ئەکرێ ئەگەری توشبوونی مرۆڤ بە جەڵتەی دڵ و دەماغ زیاد بکە بەڵێ یەکێکە لە هۆکارە گرنگە سەرەکیەکان the most common cause of this واتە زۆرترین هۆکاری مردن لەو کەسانی کە نەخۆشی زۆر خوێنیان هەیە بە نەخۆشی شێرپەنجەی بەهۆی جەڵدەی مێشکەوە مرن ئایا ئەم شتەش بۆ ئەو کەسانە ڕاستە کە نەخۆشی شێرپەنجیان کوڕێکی گەنجە بڵین وەزنی زۆرە هۆکاری کوحولی زۆرە خواتەوە جگەرێکی زۆر و ئەکسپۆژەری هەیە بۆ ڤەی پێشی زۆر ئەمانە شۆکارن بۆی کە تووشی جەڵ دەبێت بڵێ بۆ ئەمانش بەڵام بەڕێژێکی کەمتر بەڵام هەباڵێ هۆکارە بۆ ئەوی کە تووشی جەڵدەی مشک بیت جەڵدەی دڵ بیت بۆ لە بەرەوەی تۆ پستانی ناوخوێن زیاکەی خستی ناو خوێنەکە زیاکەی خوێنەکە بەباشی ناڕوە لە شوێنەکە بەباشی نەڕوە سستی دروستە بێت کە سستی دروست بوو لە شوێنێکە کەوەستا تووشی جەڵدابی لەو کاتەوە خەریکی زەمینە سازیم بۆ ئەم پرسیارەت لێ بکەم وەکو چۆن بەخشینی خوێن ژیانی 4 کەس ڕزگارەکە کەواتە بۆ خودی بەخشەرەکەش ئەگەر ببەخشێ ئەگەری توشبوونی بە جەڵتەی دڵ و دەماغ کەمترە بێتەوە بە دڵنیاییەوە بەڵێ وایە من زۆر جار گەنجەکان هانەیەم ئەڵم تۆ بچۆ خۆت ئیسیفادە بکە با بەرەمبەرش ئیسیفادە بکە تۆ خۆت خوێنەی خۆشت سوودت بینیەوە کەسێکی تریش سوودێ بینێ کەواتە بۆیە خوێن بەخشین لە وڵاتان بۆیە لە سەرداسەری جیهانە WHO خوێن بەخشینی کردو بە فری یعنی تۆ ئەبێ نابێت پارەیەک یاخۆت پاداشتی وەرگیرە بەرامبەر بە خوێن بەخشین خوێن بەخشین شتێکی ڤۆڵنتەریە واتە خۆت حڕی ئەچی خوێنەوەی بە باشتیشە ساڵی 4 جار 3 جار خوێن بی بۆ پیاوان 4 جار و بۆ ژنان 2 جار ئەوانی کە لە فەحسەکە وەزعیان باشە دروستە ئەبێ ئەو ژنانی کە کۆمەڵی هۆکار هەیە کە ڕێگا ئەگرێ لەوەی کە ئافرەت خوێن باەکیان لەوانە کە خوێنی لە تەبیعی کەمتر بوو کە 12 گرام پێدەسلێتە دوێن کە دووجیان بوو سێمن کە شیر بات ئەمانە هۆکارن کە نابێ ئافرەت خوێن بات بەڵام مەعەدە ئەمانە تایبەتی ئەوانی کە لە 150 ساڵەوەن خوێنیان زۆرە بۆ نێنچکە بۆ سووری مانگانی نەماوە ئەوانی کە لە سووری مانگانیان خۆی زیاتر پێویستی پێبێت بەڵام هیچ لەم خاڵانی کە باسم کرد کۆمەڵی خاڵی تریە بڵین نەخۆشی ڤایرۆسی نەبێ و کوتانی نەبێ و ئیتر ئەو کۆمەڵیشتی تر ئێستا لەو چ کاتی بەرنامەکە نەبێت ئەوە لە خزمەت جەنابتە ئاگادارم توێژینەوەی زانستیش زۆرە کۆمەڵێک بەرنامەی ڕاستەخۆمان تایبەت کردو بە توێژینەوە زانستەکانی توێژەرانی کورد لە خزمەتە ئەو کاتە 45 دقیقە باس یەک توێژینەوە دەکەین لەگەڵ باسی کەم خوێنی و زۆرخۆرین تاکو کۆتایی بەڕێز دکتۆر نەزبەتین خۆشناو پزیشکی پسپۆڕی دێرینی نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەی خوێن سوپاس کە ئامادە بوویت سوپاس بۆ ئێوە کەمێکتر لەگەڵ بەڕێز دکتۆر ڤارین تۆفیق عەباس ئەگەڕێنەوە خزمەتتان بۆ باسکردن لە گواستنەوەی نەخۆشیەکان لە ڕێگەی خوێنەوە و چۆن ئێمە دڵنیابین ئەو خوێنی کە وەریەگرین لە بانقەکانی خوێن یاخود کەسێکمان کە نەخۆشە بێ کەسێک پێویستی بە چاندنی مۆخی ئێسکە بێ سەلامەتە و هەروەها مەترسیەکانی دکتۆر نەجمەدین کە باسی کە لە مەسەلەی کوتانی تاتۆ و گواستنەوەی ڤایرۆس و تاکو کۆتاییەکەی چۆن خۆمان پارێزین کەمێکتر لەگەڵ دکتۆرە ڤارین باسیەکەین لەگەڵ ماڵ.
سڵاوتان لێبێ و دووبارە گەڕاینەوە خزمەتتان لەگەڵ بەڕێز دکتۆر ڤارین تەوفیق عەباس کە خوێندکاری خوێندنی باڵایە خوێندکاری بۆردی کوردستانی لە نەخۆشیە گوازراوەکان و پێشەوەش هەڵگری بڕانامەی ماستەرە لە مایکرۆبایۆلۆجی یاخود وردە زیندەوەرۆچکەکان و هەروەها دوبلۆمی باڵاش لە نەشتەرگەری شەویلگە و ڕوو و خۆشی بەکارهێنەرەکەی لە پزیشکی داندایە. سوپاس ئێمە 2012 ساڵ پێش ئێستا و کاتێک کە تازە ئینفێکشن کۆنترۆلتان کردەوە تعارفان کرد و بە خزمەتی جەناب بگەیشتم. دکتۆر ڤارین زۆر مەبەستمە لە خزمەت جەناب تا پرسیاری مەترسی گواستنەوەی نەخۆشی بکەم لە ڕێگەی خوێنەوە بە تایبەتی لە باوترین ڕێگەی گواستنەوەی خوێن پرسیارەت لێکم لە بانکی خوێنە. ئێمە لەگەڵ دکتۆر نەجمەدینەوە پێشتیش لەگەڵ دکتۆرەکانی ترا زۆر باسمان لە گرنگی خوێن بەخشین کرد. خوێن ببەخشە ژیانی چوار کەس ڕزگارەکەی، خوێن ببەخشە ئەگەری تووشبوونت بە جەڵتەی دڵ و دەماغ کەمەکەیتەوە. ئەگەر من بڕۆم بۆ خوێن بەخشین چکە من یەکێکم لەوانەی سێ مانگ جارە خوێنە بەخشمنەوەی ئاگادار بین. دڵنیا بم بە سەلامەتی خوێنەکەم لێ وەرەگرن. ئەوەی ئێمە ئەبێ زۆر لە کاتی گواستنەوەی مثلا خوێنە لە بانکی خوێن کاتێک کە تۆ ئەچی خوێن ئەی و کەسێکی تریە خوێنەکەی تۆ وەرەگرێ وایە وەکو بەخشەرەکە وەکو بەخشەرەکە تۆ تەنها خوێنەکە ئەبەخشی تاو تۆ لە بانکی خوێنی تێدەرەوە بەڵام ئەو پرۆسی کە زۆر گرنگە بانکی خوێن ئەیکا سکرینین واتە چێکی ڤایرۆسەکانەکە لە خوێنی تۆیە ئەوەی کە زۆر ئێمە لە هەموو بانکێکی خوێن ئەکرێ و دڵنیا بە هەموو کیسێکی خوێن کە دابشەکرێتەوە ئەو فەحسانەی بۆ کراوە ئەویش ڤایرۆسی جگەری جۆری بی سی لەگەڵ HIV ئەمانە سکرینی بۆ ئەکرێ کە نێگەتیڤ دەرەچێ ئەو کاتە ئەچێتە شوێنی تایبەت و بۆی دابش بێ بەسەر خەستخانەکان ئایتە خەستخانەی ئەهلی بێ یا حکومی مە زۆر گرنگە ئەبێ ئێمە بزانین ئەو ڤایرۆسانی کە لە ڕێی خوێنەوە ئەگوازرێتەوە چین ئەو سێ ڤایرۆسەیە کە ئاماژەم پێە و یەکێک کە ئەچێ خوێن ئەیە هیچ مەترسیەکی نییە چکە تەنها دەرزیەکی دیسپۆزەبڵ و تعقیمە لێ وەرەگرێ و هیچی تر ئەوەی کە وەری ئەگرێ مادام لە بانکی خوێن شتەکە دەرەچێ هیچ مەترسی گواستنەوەی نییە چکە هەمووی چێک کراوەتەوە بە پرۆسی خۆیان ڕۆشتووە یعنی هیچ کیسێکی خوێن دابش نابێ بزانن ئەمە هەڵگیری جۆرە ڤایرۆسێکە چونکە بە دڵنیایی ئەگەر وا بوو ئەو کەسە بە تەکی تووشە بێ ینی وەرگرەکە توش ئەبێ. بەڵێ کاوە حاڵەتێکی زۆر باوە لە سەرانسەری دنیا لە نەخۆش بە تایبەت تەلەسیمیا و هیمۆفیلیا کاوان بەردەوام پێویستیان بۆ وەرگرتنی خوێنە بێت ئەگەری مەترسی گواستنەوەی نەخۆشیە گوازراوەکانی خوێن بە تایبەتی نەخۆشە ڤایرۆسەکان زۆرەتیانە بەڕێزت پێشەوەی کە دەست پێی بە خوێندنی بۆرد لە بواری نەخۆشە گوازراوەکانە چەند ساڵێک بەرپرسی ئینفێکشن کۆنترۆل بووی. ئینفێکشن کۆنترۆل ئەو بەشەیەکە لە بەڕێوەبەرایەتی گشتیەکانە بەرپرسە لەوەی کە پاکوتەمیزی خەستەخانەکان ڕابگرێت و ئەگەری گواستنەوەی نەخۆشی لە نێوان چارەخوازەکان و لە چارەخوازەوە بۆ پزیشک و لە پزیشکان و کارمەندانی شەو بۆ چارەخوازان کەم کاتەوە چەند ساڵ بەرپرسی ئینفێکشن کۆنترۆل بووی؟ لە 2011 دەستم پێ کرد لە 2022 وازمنە پۆستەکە هێنا یعنی 11 ساڵ جەناب دەپرسی ئەم بەشەوەی ئەم 11 ساڵە گۆڕانکاری زۆرت بینیوە زۆر مەبەستمە پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم ئەگەر سبەینێ خوا نەخواستە کوڕەکەی خۆت پێویستی بە نەشتەرگەری هەبوو لە نەخۆشخانەیەکە جا بڵێ نەخۆشخانەکە حکومیە پێویست بە بوتڵە خوێن بوو بێخەم بوتڵە خوێنەکەی تێکیت؟ بەڵێ بێخەم تێکم. باشە ئەم بوتڵە خوێنانەی کە هەیە ئەو کاتە بیرمە لەگەڵ خاتو کەلسوم ئەو بەڕێوەبەری بانکی خوێن باسی لەوە کردوتی لە خەستەخانەی حکومی ئەهلیشە خوێن هەر لە بانکی خوێن وەرەگیرێ. بەڵێ لەبەرەوەی ئەو سنتەرە مەرکەزە یعنی هیچ شوێنێکی تر ناتوانێت تەنانەت ئەهلی ناتوانێت ئەو خوێنە بدا و ببەخشێ چونکە ئەمە پێڕێنمای وەزارەتی تەندروستی و وەزارەتی تەندروستی بەغاش هەمووی ئەبێ ئەو ئامێرانی کە لە بانکی خوێن هەن لە زۆربەی شوێنەکان دەست ناکەوێت و لەوێشەوە یعنی خوێن دابەشە بێ لەبەرەوە هیچ شوێنێکی تر ئەو بڵین سەلاحەتی نیە ئەو بکە. و ئەوەی زۆر گرنگە کە باسی نەشتەرگەریت کرد ماوەی ئەو 11 ساڵە کە ئێمە وەکو خۆمان ئیشماسە کرد جگە لە خوێن کە سەرچاوی گواستنەوەی ڤایرۆسەکانە ئالەتەکانیش چکە باسی نەشتەرگەریت کردن حەزەکەم ئاوا بۆ بم ئەو ئالەتانین کە بەکاری هێنرێ بۆ نەخۆش تر هەر نەخۆشێک بێ لە هەر هاوڵاتیەک پێویستی بێ ئەبێ زۆر بجوانی بە پرۆسی تەعقیمان بڕوە ئەگینا دیسان ئامێرەکە خۆی لە کەسێکی توش بووەوە هۆکارە بۆ گواستنەوەی بۆ نەخۆشی دووەم مەسەلا نەخۆشی یەکەم داخل بوو ئالەتەکانم بەکارێنە بجوانی نەمشت و تەعقیمم نەکرد کەسی دووەم زۆر بە ئاسانی وەرەگرێ ڤایرۆسەکە. ئەمەش هۆکاری ئەوەیە کە هەمیشە پێش
عملیات نەخۆش داخلی ژووری عملیات کە فەحسی ڤایرۆساتی بۆ بەپێی گایدلاینی بەپێی ڕێبەرە جیهانیەکان CDC و WHO ئەڵێ هەموو نەخۆشێک حسابی ئەوەی زۆر جا پرسیار لە من نەکرێڵێت تۆرەوارین بۆ کاتی خۆی ئەمرێکت دەرکرد بۆ بەشی دانەکان یاخود بەشی هەناوبینی یان عملیات وتت ئەبێ سکرینی بکەن یعنی وەکو تێست تێ بکەن پێشوی عملیات بکەن ئەمە لە وڵاتانی دەرەوە لە برەوەی بە کوالیتی مانجمنت تا هەموو شتەکان ئەڕوا یعنی دڵنیای لەو ئالەتی کە بەکاری هێنی و دڵنیای لە پرۆسی تاقیم ئەم هەموو پرۆسەیە پیان ناڕۆ یعنی نەخۆش وەکو پیشنت ڕایت مافی خۆیەتی لەو بپرسێ بۆچی فەحسی ڤایرۆساتم بۆکەی ئایا گومانن لە چی هەیە لە من بەڵام ئێمە هەر بەپێی ئەو فەحسانە لە سابیستی کەیسەکان کە کاریەر بوون و هەڵگر بوون بەخۆیان نەزانی و خراونەتە سەر عیلاج لە ڕێی ئەو فەحسانە کە ئێمە دامان ناوە کراوە خۆی مەبەستی سکرین ئەوەیە کە تۆ بە دوای نەخۆشییا بگەڕیت لە ناو هاوڵاتیانە بێی کە بزانن هەیە دروستە بزەبێت هەمان پێناسەکەیەتی دکتۆر ڤارین من ئاگادارم جەنابەت لە کاتی خوێندنی بۆردەکەتە لە نەخۆشخانەی شەیشە سواری گەرمیان بۆ چاندنی مۆخی ئەسک یا باوی کە پێڵەن سنتەری چاندنی مۆخی ئەسک لێوە کارەکەی لەبەرەوەی کە ئەمان چاندنی مۆخی ئێسکەکەن لەگەڵ خوێنە کارەکەن لەگەڵ مۆخی ئێسکا کارەکەن کە لە پێش جەنابەت دکتۆر نەجمەدین زۆر بوردی باسی کرد کە سنتەری بەرهەمهێنانی خوێنرە لە شیمرۆڤە ئەکرێ ئەم چارە خوازانەژ ئەم نەخۆشانش کە چاندنی مۆخی ئێسکیان بۆ کرێ مەترسی توژبوون یان گواستنەوەی ڤایرۆسیان هەیە زۆر زیاترە لە کەسێکی ئاسایی بۆچی زیاترە ئەن بۆی هاوڵاتی ئەمە تێبگە ئەم پێیان بەجوانی ئەو نەخۆشانی کە داخڵە بن چاندنی مۆخیان بۆ کرێ لە مەرحەلەیەکە لە مەرحەلەکان دەرمانی کیمیایی وەرەگرن مەناعەیان بە تەواوەتی نامێنێ لەبەرەوە ئەگەر من یەک جار معرض بم بۆ وەرگرتنی میکرۆبێک ئەوان 10 جار زیاتر لەبەرەوە یعنی بەڕاستی بۆیە من پێم خۆشە لەو شوێنە زیاتر خزمەت کەم لە بروی نەخۆشەکان بەڕاستی پێویستیان بۆ ئیشەیە و ئێمە کە نەخۆشەکان ئەبینین دکتۆرە سپۆرەکان کە نەخۆشی داخڵەکەن پێشەوەی داخڵیکەن ئەینێرن بۆ بەشەکەی ئێمە کە بەشی بڵین ئینفێکشن کۆنترۆڵە لەناو ئەو نەخۆشانی ئێمە هەموو ڕێنمایەکی نەخۆشەکە ئەکەین گرنگترین شت مەسەن کە بە نەخۆشەکەی ئەڵین کاتێک کە مەناعەت ئەبێتەوە بە سفر پێش ئەوەش باکوخاوێنی خۆت یەکەم شتە لای ئێمە و دەستشتن ئەمە جگە لەوەی کە بۆ نەخۆش بە تایبەتی ئەیکەین ڕێنمایشین بە کارمەندەکان و پەرستارەکان کە چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشێکی لەو شێوازە بکەن هەر ئێوە کاتی خۆشی کە بەشی ئینفێکشن کۆنترۆڵ کرایەوە ئێستاش لە زۆربەی شوێنی جیهانە لۆگۆکەی بریتێلەوەی وۆش هاند سیڤ لایفز دەستێ پشۆ و ژیانی خەڵک ڕزگار بکە ئەم سنتەری چاندنی مۆخی ئێسکە کە جەنابەت کاری تێیەکەیت لە عێراقا چەند سنتەری وامان هەیە لە سلێمانی مەسەرەن لە هەرێمی کوردستان تەنها سلێمانی هەیە ئەوش لە 2016 ئەم سنتەرە کراوەتەوە و لە عێراق هەیە لە بەغا بەڵام لە مووسڵ هەیە ئەو ئێمە دوو جۆر چاندنی مۆخمان هەیە چاندنی مۆغ لە کەسەکە خۆی بۆ خۆی یا لە کەسێکی ئەندامانی خێزانەکەی کە چەند فەحسێکی بۆ کرێ و ئەگونجێ کە مۆخەکەی ببەخشێ ئەوان پێوتێ ئەلۆجینیک تایپ ئەلۆجینیک لە زۆربەی شوێنەکان ناکرێت لای ئێمە ئەکرێت ئەوەی کە لە کەسێکی تر وەرەگرێت بخشک و براوەرەژێ لە بەروی مەترسی گواستنەوەی لە توژبوونیان بە هەوکردن زۆر زیاترە لە ئۆتۆلۆگەس تایپ کە لە خۆی بۆ خۆیەتی لەبەرەوە ئێمە هەردوو جۆرەکە ئەەکەین لە چاندنی و وریاییکی زۆر لەسەر ئەو بابەتە یعنی بە وریاییەوە مامڵە لەگەڵ نەخۆشەکانەکرێت ئەمە ئەکرێ لە هەمان کاتە ئاماژێکیش بە بۆەوەی کە ئاستی خزمەتگوزاری ڕێگەگرتن لە گواستنەوەی نەخۆشی یان ئینفێکشن کۆنترۆڵ لە سلێمانی لە پلێکی زۆر سەرەوەیە بۆیە ئەکرێم کارە بکەن بەڵێ ئەکرێەوە بڵم چونکە هەموو نەک تەنها ئێمە وەکو تیم ئیشەکەین یعنی تەنها ئەو جوودە ناگەڕێتەوە بە تاکە کەس من خۆم شخصی خۆم زۆر ئیمانم بە ئیشی تیمۆرکە یعنی هەمومان تاواکەری یەکین ئێستا لێرەش هەر تیمەوە دەنگمان لەگەڵا و ڕووناکیمان لەگەڵا و کامێرا و مخریجە و بەڵێ ئەوە ئەکید بە تیمۆرک سەرکەوتوترە و ئەنجامی باشتری شەبینین و ئەنجامەکان ئێمە یعنی ئەبینین ڕۆژانە و نەخۆشەکانیش زۆر یعنی رازین بەو شتانی کە پێیان ئەڵین ناڵم ئێمە هەمووانەکو یەک تیم ئیشەکەین و ئەوەی کە زۆر یعنی وا لە من نەکاکە حەزم لە ئیش بێ لەو شوێنە نەخۆشەکە ئەزانێت کە لە دڵسۆزی تا ئەو قسانی بۆکەی زۆر بەجوانی لێ دۆرەگرێ ڕاستە نەخۆشی وامان هەیە کە تۆزی تەمەنیان هەیە و ئەوانە بەڵام هەر لەگەڵ یا لە ئەخیرا هەرێتە سەر ڕێچکەکەی ئێمە و هەر لەسەر ڕێنماکانی ئێمە ئەڕوە لەو شوێنی کە جەنابەت کار ئەەکەیت لە سنتەری چاندنی مۆخی ئێسک تاوەکو ئێستا ڕوویداوە نەخۆشتان هەبوو بێ هەڵگری ڤایرۆس بووبێت و کاری چاندنی مۆخی ئێسکیشتان بۆ کردبێ بەڵێ هەیە نەخۆجگە لە هەڵگیری جۆری ڤایرۆس هەمانە نەخۆشی تیبیە یعنی سیل ئەوشمان هەیە بەڵام ئە پێشتر ئەخر سەر عیلاج بە پێی پرۆتۆکۆڵەکانی کە
مەفروزە هەبێ بە علمی بەڵێ و پاشان بۆ یەکرێت. ئەمەش نەبووە خوا نەخواستەوەی کە نەخۆشیەکە لەم نەخۆشەوە بۆ کەسێکتر بگوازرێتەوە یا خۆت بۆ کەسێک ئەندامێکی تیمەکە بگوازرێتەوە. نەخێر لەبەرەوەی ئێمە هەموو نەخۆشیەکە داخلی ئەەکەین ژووری تایبەت بە خۆی هەیە. ئەگەر نەخۆشی گواستراوەیەکی هەبێ لەسەر ژوورەکەی ڕەنگێک دائەنین، یعنی وەکو وەرنین ساینێک بۆ ئەوەی ئەو کەسێک کە ئەچێتە ژوورەوە پریکۆشنی یعنی زیاتر ئاگداری خۆی بێت و ئاگداری چارەخوازەکەش بێ. با تۆزە باسی دکتۆری دانیش بکەین. ئێمە لە خزمەت جەنابتین باسی دکتۆری بەسم باسی بانکی خوێنمان کرد، خوێن گواستنەوە، چاندنی مۆخی ئێسک، دوایش باسی نەخۆشانی شەرپەنجەکە نەگەر مەجاڵان وات چەنە باسیشمان کردن چکە چاندنی مۆخی ئێسک بڕێکیان بۆ نەخۆشانی تەلەسیمیا، بڕێکیان بۆ نەخۆشانی شەرپەنجە. باس و خواسێ دەربارەی پزیشکی دان و ئەگەری گواستنەوەی نەخۆشی لە نێوان کلینیکەکانی دداندا لەو 11 ساڵی کە جەنابەت خزمەتت کرد لە بەش ئینفێکشن کۆنترۆل ئێستا ئەڵی چی؟ زۆر جار پزیشکانی گشتی بڵێن قسەیەکەکەن ئەڵێن هەموو سەبەبی ئەم ڤایرۆسانە پزیشکانی دانن. من حەزەکەم هەر لە کەناڵە جوانەکەی ئێوە ئەم شتە بڵێم، نەک تەنها پزیشکانی دان، هەر پرۆسیجەرێک هەر ئیشێک خوێنی پێوە بێ. مەسەلەن من ئەچم بۆ لای دکتۆریکی تەجمیل ئەمەلیاتێکم بۆ کا چاندنێکی و قژ و ئەم شتانەها هەمووی خوێنە، ئەمانە هەر هەمووی هۆکارم بۆ باستنەوەی ڤایرۆسەکە، نەک تەنها بە دکتۆری دان. یعنی من ئەمەوێ ئاماژە بۆ بم تەنها دکتۆری دان سەرچاوەنی بۆ گواستنەوەی بەڵکو هەناوبینی نەشتەرگەری هەر نەشتەری گەریکی بچووک، یعنی من نەخۆشم هەبووە و بینیومە تەنها لە بە دوورینەوەیەکی ناودەمی یا پێستی یا دەم و چاوی کە برینار بووە تووشی هەپەتایتس بی بووە. هەندێکیش لەو براو خوشکانەی کە نۆڕنگیان هەیە، ئەوەی کە هەندێک لە پزیشکان پێڵن لا کۆڵان کە من وای پێناڵم هیچ کاتێک ئەوەی کە نۆڕنگەکانی لە ناو گەڕەکەکانە هەیە نەشتەگەری بچووکەکەن بالوکە لابن باڵە بەسەر بالوکە لابن نینۆک دەرەهێنن ئەگەر ئەمانە شتە ئەخیم نەبێ مەترسیمانە دڵنیاییەوە مەترسین. پزیشکانی قورگول و توجۆ پزیشکانی ئێسکەرەنە و ئەوانەی کە نەشتەرگەری بۆ ئێسکەکان نەشتەرگەری گشتی ئەوانەی مامەڵە بڵین لەگەڵ وەکو پێم وتی پرۆسیجەرە تەجمیلیەکان ئەوانەی کە بۆ جوانکاری ئەکرێت لەبەرەوەی خوێنە هەمووی ئەگەری گواستنەوەی ڤایرۆسەکانی هەیە جا ئەبێ جەختێکی زۆر لە پرۆسی تعقیب کرد. لەو 11 ساڵی کە کارت کرد جگە لە پزیشکی دان لە کلینیکی کام لەو پزیشک و کارمەند و نێرسانەیە ئۆتۆکلێڤت بینی؟ لە کلینیکی دان بینیومە لە پزیشکانی گاینکۆلۆجی ئەوانەی ژنان و مناڵبوون هەندێکیان بینیومە هەندێکیان نەخێر ئۆڤنیان هەبووە ینی مشکلات پێ ئەڵم 14 ساڵ ئەکسپایر بوو بەڵێ کە ئەوە زۆر بەڕاستی ینی ئەبێ هیوادارم کە لەم بەرنامە گویان نەبێت هەمووی بیکەن بە ئۆتۆکلێڤ و ئەوەی کە ئێمە ئیشمان لەسەر کردبوو لە سێکتەری حکومی هیچ مەڵبەندێکی تەندروستی لە ناو شار و دەرەوەی شار ئۆڤنەکانمان هەمووی گۆڕی بە ئۆتۆکلێڤ. ئاگدارم لە عادە ئەهلەکانی شەکراوە پرسیاری کۆتایی کورت خزمە لێمە بەڵێەوە نەخێر وەڵامێکم بیتەوە. ئەکرێت تاتۆکردنیش تاتۆی برۆ یاخود تاتۆی لەش هەوکردنی زگەری ڤایرۆسی بگوازێتەوە؟ بەڵێ بەدڵنیاییەوە سەرتاشی نیش نەک بەستاتۆ سەرتاشی ئەگەر ئەو کەسێک کە پشتەمەلی بە تایبەتی پیاوان چاکەکە ئەگەر ئەو شتێکە بەکارێنە دیسپۆزەبڵ نەبێواتە بە تەنها بۆ دکتۆر هەڵگوردی بەکار نێنێ بەدڵنیاییەوەی گوازێتەوە. بەڕاست دکتۆر ڤارین تۆفیق عەباس خوێندکاری بۆردی کوردستانی لە نەخۆشیە گوازراوەکان و سەرۆکی پێشووی بەش ئینفێکشن کۆنترۆل لە بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی. سوپاس کامەدە. زۆر سپاس بۆ جوانەکەتان. سپاس بۆ ئێوە. ئەمەی کە بینیتان دووهەم بەرنامە بوو لە پەراوێزی دووهەمین لوتکەی زانستی شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن لە شاری سلێمانی. هەتا بەرنامەی داهاتوو بە خزمەتان لەگەمەوە خواتان لەگەڵ.